جارەکەم ببورێت خوا پەنجەریان ناکرێتەوە عزیزەکەم باشی جانی من قوربانت بم بەسەر چاو تێمی دەست خۆی ئەو دەست بە قوربانت دەستەکانت خۆش دەست خۆش بیارە چاوەکەم سەر چاو بینەرانی بەڕێزی 964 لە پرۆگرامێکی دیکەی تەکسی 964 بێک دەگەینەوە ئەمڕۆ میوانێکی ئازیزمان هەیە سەرنشینێکی نوێی پرۆگرامەکەمانە ئەویش بەڕێز کاک حاجی کاروانە کە بانکخوازی چیناسراوی ئاینی ئیسلامە و هەروەها سەرۆکی ڕێکخراوی بەختەوەریە بۆ کاری خێرخوازی ئەمڕۆ میوانی ئێمەیە بابێت بابێت ببوورێدایە باشی والله بەرنامەم هەیە وەسەوە بەرنامەیە لەناو ئەو تایشت کامیرە کاتێ خوای وڵا بەرنامەیەدا ئەگەر دەکرێتەوە بە چەند دقەیەک هەڵ دەبی کێشە نییە لەوێن جەماعەت دێ لە خزمەتتان خوشکی بەڕێزم بەس چاوەندایە گیان سەر چاوە سەرۆکی ڕێکخراوی بەختەوەری بۆ کاری خێرخوازی کە لەو خۆناغی ئێستا زۆر قسە و باز لەگەڵ کاری ڕێکخراوەکەی و کاری خێرخواز دەکرێت بە تایبەتی بۆ بابەتی هاوکاریکردنی لێ قەوماوانی غەزە پێم خۆش بۆ ڕۆ لێرە لەگەڵ کاک حاجی کاروان گەشتێ بکەین بە هەولێر و بە خێراتنێکی گەرم دەکەم زۆر سپاس کاتە بەسای منەوە داامێ نەکەی سێرن باش ئینشاڵڵا تووشی هیچ نابین کاک حاجی دەنگ و باس چۆنە بینە ساغی ئەوڕۆ تۆزێک ئەم فترێ ماشەڵا زۆر هیلاگوین لە مەسەلەی ئەو یارمەتی کۆکردنەوە ئەو خەڵکە کە بە ئیستیقبال بکێ بە گویان لێ بگری تەلەفۆنە ناردنە سوزانم ینی زۆر خوا لێمان قبول بکە الحەمدولیلا کە بووینەتە مای چەندێک بووینە مای دڵخۆشی بۆ خەڵکی غەزەیە ئەبین دووەوەنە بۆ خەڵکی کوردستان مای دڵخۆشی کە ئەوان مەزدەرێک و سەرچاوەیەک ببینەوە جێی ئەمان بێت جێی سیقە و متمانە بێ ئەوەش گرنگە ڕاستە دەمیست برم زۆر زوو سوای تەکسی دەبی یان سیارەی خۆتی هات سوێ پێ بکەین وەڵا سیارەی یەکم هەیە الحەمدولیلا کەم یانی مەگەر سیارم تێک بچێ هیچ مووقفێکی ناو تەکسی لە بیرت ما بێ شتێکت بەسەرات بێ بۆ حکمی پیاوێکی ناسراوی و لە میدیا زۆر دەردەکەوی شتێکەیە لە ناو تەکسی لەگەڵ سایق تەکسێک شتێک بیرم ماوێ وەڵاهی وەکو تەکسی نازام بەخۆش شتێکی وا نایەتەوە بیرم بەس حاڵەتی وا بوو مەسەلەن زۆر جار بۆ من لەگەڵ پیاوێکی بە تەمەن نابووم تا سیارەکە زۆر کۆنای تر باسی خۆی منی نەناسی تاوان یەکەم جاران بە تەمەن بوو ئیتر منە هاتمە شوێن خۆم ئەو جەنگەیشتین لای تایە فرۆشەکان تایەکانی زۆر وتم دای ئەو تایوتی خۆ تۆ لێرەدان و تو لێرەدا بەزە وەڵا کە دابەزای وتم ئەلێرە تایەکانت بگۆڕە ینی هاوکاریت کرد چوار تای ئەرە وەڵای ئەوە دڵی پێخۆش قەت دەبیرم ناچێت ئەو مووقفێکی زۆر جوانە زۆر باشە ڕۆژانە چەند تەلەفۆنت بۆ دێ ئێستا و پێم وابێ هەر ئەوەندەی لە لای من تا دەستمان پێکرد پێم تەلەفۆن ئەو حالیان ئێستەوە تەلەفۆن دەتوانین تەلەفۆنەکان جواب دەیتەوە گە زەروورە زۆر ئاسایی خەڵکێکی چاوەڕێت تۆ دەکات بەڵێ گیان سەلام جانەکەم باشی برام ناجانە لە خزمەت لە خزمەت لە خزمەت بەڵێ بەڵێ جانە بۆ غەزێ خوا خێرتان بنووس هەر ئەو ڕقەمەیە ئێفای توانین بینێت جانەکەم عزیزی منە سەرچاو جان سەرچاوان یعنی ئەگەر بێ کاگە سەلام بزانە چەند تەلەفۆن 3000 و لای کەم زۆر زۆر 3223 بەس جواب نەدراوە ئەو لە چەندە لە ماوەی چەنددا مەسەلەن لە ماوەی 4-5 ڕۆژێ زۆر زۆرە هەز ناکەی یعنی ئەو تەئسیر لێ دەکات خۆت باش دێت چونکە هیدفۆن بەکاربێنی باشترە هیدفۆن خراپترە تاقیم کورێتەوە چونکە هیدفۆن ڕاستی تە ناو جۆتەوە ئێستاکەی سەمای خارجی تۆزێ لێت دوورە ئەوجا مشکلەکە لەوە نییە لە عەدەدی تەلەفۆنەکە ئەوەی جەم فترێ بۆ کاری خێرخوازی زۆر زەختە بەڵام بابەتەکەی تر مەسەلەی حاڵەتی نەفسیە حاڵەتی خێزانیە بۆ نمونە مەشاکلە ئەبی گوێی لێ بگرێت لە هاوکاریکردن بۆ غەزە و بۆ خەڵکی تر خەڵکی کێشەی هەیە ڕووی لێوە دەکات زۆر ئەگەر بڵێم بە قەت دوو دکتۆری نەفسی خەڵک ڕۆمان لێکە بە دووری مەزانای بەکەی مەزان ینی بەلای کەمەوە ڕۆژانە چەنا حاڵەتی لەو بابەتە ئەبێ گوێی لێ بگری هێواش هێواش جارێ بەس ئەوێ دەدەقە بەزە گریە گرفتە بەخوا خاستە مەسای ئافرەت زۆر گوناحنین لە ماڵەوە زەختیان لێ ئەکرێ بۆ نمونە دەیها حاڵەت لە خۆ کوشتن لە خۆ سووتان لە تەلاقدان لە تەلاق وەرگرتن
يعني لا جن كشتن بونونا او لحظه بو زارو بلحظه بتوتي ما مساق التليفون طلنا قلتها من يا خو مكوش بون تنزروا يا مثلا تو خيزان مكوش ئەوڵتان دا با بڵێ هیچ با بڵێ ڕووداویەوە هەبووە کە پێڕاگەیشتبن چارە سەرتان کرد شتێک ماوە لە بیرت بێت بەخوانانم زۆر حاڵەتەکان بۆ یعنی مثلەن یەک لەو حاڵەتانە کابرا شتێکی لەگەڵ خێزانیەوە کرد ینی وتی مامۆستا وەڵڵاه دام نابوو خۆم بکوژم یعنی ئمە ئاخر قسەم بوو هیچ مەجایەکیان نەبوو بەس من چی بکەم ئێستاکە حەلی مامۆی دۆزیەوە الحەمدولیلا هادێ بۆتەوە لەخوا بەزیاد کێشەکان کۆمەڵایەتین زیاتر کۆمەڵایەتین ئەرەوە بە کۆمەڵایەتین و بازێکی مادین مەسەن ئەبین ئێمە خکاری خێرخوازیمانەیە یعنی سەوزەنە بداگالێ پێشی تەلەفۆن نەزانم کابرا لە کەرکووکەوە دێ یاڵم کاکە تو بۆ ڕێ دوورە ئەبڕی پێم بڵێ دێتی ئێرە کە دێ مەسەن لێ وەڵام مشکلی مادیمە قەرزارم نازانم چی ئەو خەڵکەش هەمووی ڕوو لێنێ ئێمەش ڕێکخراوەکەمان حەسرە بۆ مناڵی هەتی و فریای ئەوانیش ناکەوین ئێستا زۆر ڕاستە باسی کەرکووکت کرد تۆ خەڵکی کەرکووکی بە ئاسڵ بەڵام پێم وابی 20 ساڵێک دەبێت لە هەولێری لەدایکەوە ڕاستە لەدایک بووی نیە ئاشتاکانی دەبیست بزانم سەرنجت چێ لەسەر هەولێر ژیان لای تۆ لە هەولێر هەستی تۆ بەرامبەر بە هەولێر چییە من هەرچیمە دە هەولێرگەنی خێزانی هەولێریە هەولێر من دەمێکە ئەو قسێم تۆ لە نەوەتەکانەوە خاک و خەڵکی زوو ئاوێتابی لەگەڵی قەت ینی تاکە شارە ئەتوانم وا بڵێم لەگەڵ ڕێزم بۆ مشارە خۆشەویستەکان یەکن بەڵام خۆت بە غەریب نازانی ینی هەرچەنێت پێشتر وا بوو کە زۆر قەڵەباق نەبستار چەنێ بۆتە پایتەخت و ئەنواعشی هەیە بەس هەولێر خۆت بە غەریب نازانی دەڕێن ئەوی بێتە هەولێر ناتوانێت دەربچێت جارێکتر هەر دەبێت بێتەوە ئەرەوە ینی مەسەم خۆم تا ئێستا لەوانەیە 11 گەڕەکم کردوێت 11 جارمانم گواستوەتەوە یعنی چوومەتە هەر شوێنێک بە خۆم بە غەریب نەزانی هەروازانی خەڵکی ئەو گەڕەکەی ئێستا باسی گوتت ئاگات لێبێت دام نەکەی گوتیان حاجی کاروانی ژەست زوو تووشی دام دەبێەوە چۆنەوە بابەتە وڵای بینی خۆمان دامەکان زۆر بە سای مۆبایلەوە بوو لەحزەیەک بووە جوابم داوتە سێرم کە نامەیەک بووە ڕازێم داوە ناخی دامە ڕۆژێکی خێزانم بووم لە ڕێی لای پێشی سناع لێوێ لە سیارەکەمدا ناکرێت منیتم دام بەز بڕۆ بۆ سناعیت ینی بۆ هەوڵ نادێ مەسەرن کەسێک وەکو شوفێر لەگەڵت بێت لە فترەیەکە هەتا بابڕێت ئەو زەختی ینی ئەزانی چۆنە کاگەرسەران خۆم کەسێکی خاکی و ریاضیم هەم خاکیم هەم ریاضی خۆم حەزەکەم بۆ خۆم بم نامی کەس لەگەڵ مەعزیەت بخوات و یشەکان شەر بە خۆم بکرێن خۆی شتێکەوە دەوانیە تۆ مەسەن کابرا تەلەفۆنت بۆ کام مشکلی خۆی دیتە چێ ینی بێ مەجبوری خۆت بیکەیت ینی من حەزم بەو تەنتەنە و سنتەنەیە نیە کابرا حیمایی هەبێ و سایقی هەبێ و دەرگی بۆ قسەش لەسەر دەکەن دەڵێن نابێت بۆ من هەر نابێت ناوە منەوە نیم قسەم پێڵێ ئەرە بەخوا بەداخە باسی گوتت ڕێیازیشم بیستمە یاریزانێکی باشی تۆپی بالە نازانم ئێستا یاری دەکەی یاری ناکەی لەگەڵ وەرزش بینت چۆنە وەڵڵی ناتوانم مەجال نییە کاگەرسەلە مەجال نییە و پشتشم خراپە ئێستا ناتوانم سەناتمە مەسبەحیش ئەو 2 ساڵە ناتمە مەسبەح هەر لەبەر سەرقاڵی یان لەبەر تەندروستی ناتوانین بازێکی لەبەر سەرقاڵیەوە بازێکی تریشی پشتم عزیەتی خوارد زیاتر تر ئێستاکە بەس ماشەڵڵا ڕەشیقی ینی چێشت کەمە و قەڵەونی با بڵێن مشکلت بۆ دروست بێ ئەویان ڕەنگە یارمەتی ئێستام فترەیە لە 20 ڕەمەزانە من 7 کیلۆ دابەزیوم بۆی سەرقاڵیەوە نا بەشێکی وا بەشێکی ئێستا نان ناخۆم من 30 ساڵە مشکلی قۆڵۆنم هەبوو هەر نادۆزرایەوە چێریان قۆڵۆنە و مێشکتە و ئیتر دوای دەرکەوت حساسیەمە لەگەڵ گەنم گڵۆتی باڵێ ئەو مشکلی ئێستا لەو کاتەوازم لێناوە یعنی تقریبا ئەو نەخۆشیە نەماوە قۆڵۆنم زۆر باشە ئەو خەڵکی سپادەی لێ بکە باشە تر بۆیە بەڕاستی ئەوەی تر دابەزیم بەس خۆم حەزەکەم 10 کیلۆتر زیاد بم بەس نایگرێت ئینشاڵڵا میشە تەندروست بی کاک حاجی بابەتی هەرە گرنگی ئێستا حەزەکەی و تەلەفۆنش جواب دەوە زۆر تەلەفۆن ویستم ینی لە ئەجوایی خۆت بۆەوە خەڵکێک پێویستی پێتێ و تۆش ناتوانین جوابیان دێ بابەتی هەرە گرنگی ئێستا بابەتی هاوکاریکردنی خەڵکی غەزەیە کە ڕێکخراوەکەتان پێڵساون ئیشکارەکان چۆن دەڕوا بەڕێوە ئەو پارەیە تا ئێستا چەندتان کۆ کردوەوە بە پێ ئەگەر ڕقەمێکت لەلا بێت کاگەرسەران پێشی ڕقەمشە جاری ئێمە بۆکو کوردستان من بەجددی کاتی خۆی 4 سال لە ئەڵمانیا بوو لە 2000 تا 2004 یعنی لەوێ ئەچوون بۆ مزگەوتەکان لە حتا مزگەوتی فەڵەستینی بەبیرم دێ شەوێک چون ڕەمەزان بوو تقریبا 1500 یورۆمان کۆ کردەوە بۆ ئێرە زۆر بوو ئەو کاتە 1500 یورۆ یعنی تۆ لێرە خانوویەکت بە 7 وەرەقاکری بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی کوردستان بەڵێ یعنی من لەوێ بەناو نەوەکانی سەلاحەدینەوە وتم خەڵکێکی یەتیممان هەیە ئەو هەیە ئەو کاتە لەگەڕێی ڕابیتەوە چون 3-4 مزگەوتمان کرد
لە بچوومە بەرلین چوومە هانۆڤەر یعنی ئەمە فێر بووین ئێمە پارە لە خەڵک وەرگین بەڵام بۆ فێر نەبین پارە بدەین کە بۆچی دەستە بەرزەکە نەبین وەنیە بۆچی ئەمەی کورد لە ناو میلەتانی ترا نەبین یارمەتی و کۆمەکەکانمان لەگەڵ جەمعیاتی عالمیە جەمعیاتی وڵاتانی ترا تێکەڵاوی ئەوان بە یارمەتی خەڵک بدا ئەم غەزەیە هاتۆتە پێشەوە ئێستا تەعاتوفێکی عالمی هەیە و تەعاتوفێکی کوردستانی زۆر هەیە لەم سەری چەپەوە بۆ ئەو سەری ڕاست یعنی بەم سەری ئیسلامی بۆ سەری ئەلمان عیلاقی نەبە ئەحزاب بە نەبە ئەفکار خەڵکێک کە ملتەزیمی ئاینیش نییە بەڵام هاوکاری غەزە دەکەن من کابرا لەوانەیەکی خەڵکیەم کوردستانی ئەو پەڕی چەپیشە ئەڵێ من غەزەم خوێنم غەزەیە یارمەتی غەزە ئەدەم ئینسانیە وایە کابراشی ئەو سەری ئیسلامیە غەزە بە ناڕاست دەزانێت زۆر باش هەبووە خەڵکێک مەسەرەن کریستیان بێت ئەرمەنی بێت بۆ منە خەڵکی بابڵێن ئێزدی بێ کە هاوکاریان هێنابێت دارت ئەمڕۆ دوێنێ 5-6 هیندۆس پارەیان هێناوە لێرە ئیشەکەن بەنگلادیشی هاتوونە مسلمان نەبوونە مەسیحی پارەی هێناوە یعنی عیلاقی بۆ نەبووە ئەم مەسەرەی غەزە ئێستا شتێکە ینی هاتۆتە ئاراوە ئێمە ئەلحەمدولیلا توانیوانە دەورێکی باشمان هەبێ لەوەی کە خەڵک هەم ڕێکخراوەکانی تر هەمومان پێکەوە دەست و دەورمان هەبێت لە ناو غەزەیە چونکە یان ئێستا دوێنێ جەزیرە لەسەر ئێرەی نووسی بوو بەڕاستی ئەوە دڵم خۆش بوو کە مەسەلەن ئەڵێ یعنی ئەمە شتێکی بێوێنەیە لە کوردستانە کراوە لەگەڵ ئەوەی وەزعی اقتصادی کوردستان خراپە خەڵکی کوردستان بە مەلاین دۆلار یارمەتی غەزەیان داوە زۆر باش ینی ئەمڕۆ ئەگەر ملاحەزەت بێ مدیری خەستەخانەی ئەقسا مقابلە بوو لە کەناڵی ڕوودا و یعنی باوەڕ کە بەس مەدحی کوردستانی کردووە کە چەندە دەورمان هەبووە لەوێ کاک حاجی ئەوە دوتو باسیەکە حتمما ئەوە دیکۆمنتێکی زەڕورە یا با بڵێن یەکلاکەرەوەی کە خەڵکێک لەوێ قسەکە و باسی کوردستانیان زۆری ڕۆژان ئێوە دڵنیان کە ئەو پارەی کۆ دەکرێتەوە دەنێردرێ یەکەم شتەوەی کە چۆن دەنێردرێت چونکە باز لەوە دەکرێت کە ڕێگری زۆرە لە ڕووی حسابی بانقی و هیچ ڕێگر نییە هیچ ڕێگر نیە حەزەکەی $100 نیسە بۆ دەنێرم کێشە نیە لەوێ ئێستا سەرەتا باسیەوە دەکرا گوتیان نییە بانق لەوێ نییە حەواڵە نییە نازانم بەو قسانە لەوێ بانق نییە بەس حەواڵە چی هەیە مەسەلەن حەواڵە چیەکە چیان کابرا تاجرە خۆ غەزەش خەڵکی دەوڵەمەندی لێ بووە چونکە چەند ساڵە خەڵکی غەزە چەندێک لە ناو غەزەیە دەبقەت ئەوەندە خەڵکە سوکاریان لە دەرەوەی هەمووی تاجرن هەمووی مارکێتیان هەیە ئەوانە پاریان لە ناو غەزە هەیە تیجارەتیان ناو غەزە و پاریان بۆ دەرنەچووە ئەو پارانە مەسەلەن کابرا لە دەرەوەی وڵاتە یعنی تۆ پارەکانیێری بۆ ئەو بۆ نمونە یان حواڵەی ئەەکەی تۆ لە ناو غەزە وەرێگری یعنی هیچ ئیشکالی تیانێ بۆ ئێمە ئێستا مەسەلەن بۆ نمونە من ئەمڕۆ بۆ کوردستانی ڕۆژهەڵاتی خۆمە کوردستانی ئێران ینی ئەم دوو چالاکیەم کردو بەناو ئەوانە بەناو ئارامی بەناو خەڵکی بانە و مدینەت بانە وەڵاحیە سوپاسی خەڵکی باناکەی دەگەر و پارەیە نەگەیشت بێ یانی چۆن سوپاسی خەڵکی باناکەەوە ئەومان بردووە نیە ئەگەر لێ کەواتە لەوێ لە ڕۆژهەڵاتی کوردستان و هێناوێنە بۆ ئێرە ناو من بایان تەحویل کردووە ئەو هەیە ینی گەیاندنەکە هیچ گرفتی تیانی ئەو خەڵکەوە باسیەکە بەڵام ئەوەی کە ئەوەیە شت لەوێ ئەکردرێ ینی ئێمە ئەمڕۆوتیان ینی مەجارێکە بۆ ڕێکرایەوە ئەگەر ملاحەزە بکەی ئەو تەمەستایسدا من نەزم بە تۆ نیشانێدە ینی ئەوە سیارەی ئێمەیە ئەهەم بە عەلەمی کوردستان وەچێتە ناو میسرەوە لە میسرۆستەنا ئەفەنە ئاگەلێ سەرنجڕاکێشە بەڕاستی بیدایەت گوتیان زەحمەتە و گومان هەیە لەسەر ئەوە و ئیسرائیل ڕێگا نادا و زەحمەتی ئەوە ئاگەلێ ینی ئەلحەمدولیلا ئەوە لەگەڵ جامیعەی ئازهەرا ڕێکەوتین دوو شاحینەمان داخل بوو ئەوان تەنسیقی باشیان هەیە وا داخل بوو بە ناو ڕەفح یعنی ئەوە تیمتان هەیە لەوێش ئیش دەکەن 8 تیممان هەیە لە جنوب لە شەمان لە وەسەط چکە زۆر قەرەباڵغە غەزە گەورەیە زۆر گەورە ینی ئەگەر گەورەکەی قەرەباڵغەکەی زۆر ئەنا بینی غەزە لە هەولێر بۆ پردیە بەستەبت مەسافەکەی بە 15 کیلۆمتر پانیە ئەو هاوکارانە ئێوە کردوتانە بۆ خەڵکی غەزە شوێنی خۆی گرتووە یان با بڵێن کاریگەری هەبوو لەسەر ئەو برسیکردن و ئەو باوەڕێن حەسارێکە لەسەر ئەو شارە هەیە ینی باوەڕ بکە ئێستا بەس ئەمڕۆ بۆ باز بکەم کە ئەو بۆ میناردووە ئەڵێ ئەوە یەکەم جار بووە ئەمڕۆ ئەگەر ئێوە نانتان نەهێنایە ئێمە نیسکمان ناخۆن باوەڕەکەی ئەوە نەفس وەرە قسەکە جۆ لێ بگرە ئەگەر ئەڵێ ئێوە نانتان نەهێنای ئێمە نانەکەش چییە بەس نیسکە نانەکە بەس نیسکە لێگەر ئێوە نەتان هێنای ئێمە نانمان ناخوارد نیسک و نانی دەخۆن ئێستاوان نان هەیە ئەوە 5 ڕۆژەوان نان دروستەکەی نان هەر نەما بوو 1 کیلۆیە ئاردمان ئەمڕۆ بە $15 کڕیوە بەڵێ هەرزان بووە
ئەرەوە گوتیان فرنیشتان داناوە لەوێ فڕنەکان خۆی هەیە بەس ئیش پێ ناکرا بەس ئێستامە کە پارە ئەدەین ئیشی پێکەن ئێمە وتمان لە جاتیەوەی نانەکەیان بدەینێ نانەکە بکەین بە ئارد بۆیان ئافۆن بە ئاردەکە بکەین بە نان بۆیان ئەوەی سە باش کاک حازێکە زانیاری تەبی جگە لە خۆتان توکا ئامارێکم بینی کە نزیکی 6 ملیۆن دلار زیاتر کۆکراوەتەوە لە ڕێگای خاوەکان لە کوردستانەوە چەند ڕێکخراوی دیکە ئەو ئیشانە دەکەن لە کوردستان کە بابن هاوکاریەکان بۆ خەڵکی غەزە وڵات دیارەوە ڕابیتەیە هانایە بەخشینە زادە تقریبا برایانی سەلەفیش کە نەقدیان لە منەگرت ئەوانیش الحەمدولillah هاتنە سەرخەدا کە بۆ من دڵخۆشیە بەڕاستی یعنی زاتان جارە مەسەن ئەوان قسەیان لەسەر ئێماکردیان و ناچێ و ئەوانە چۆنی نێرن و یعنی الحەمدولillah کە کورد من قەت لێی ناترسێم متطرف بێ لە ڕووی حتا مارکسیشەوە ئیلا دێتەوە تۆ باکەدەوێتەوە بێ بە بەرەم کەسێک نەکەێت زۆر بێبەری کەوت لەسەد ئیلا کە بەرەمەکە خۆی مستحق نەبێ ناخوای گەورە زۆربەی هیدایەتدا و کە خۆیان ویستویان ئامەسەن حتا لە ناو کوردەواری خۆمانە میلەتێکی متعاطفی میلەتێکی بەڕەحمی یعنی وە گوتم چەبی ڕاست بی ئیسلامی بی ئەلمانی بی ئیسلامی متطرف ئیسلامی معتەدیل بی خەڵکێکی بەڕەحمین يعني خاصة موديل حالة إنسانية كلها خلقك برزة ولا برزة زور خلقك حزناك خلقك بإنصافيان برامبرت كدوا كدلين خلق لكردستان زور بيستي بها وكارية بتاعته وتسن مانجي كموتا دواكوتو نهاتو يعني وضعي كنار كبوا خلقك دا قلت لكردستان بيستا خلق هاوكاري بكري والله والله متانسي بو أما زين شلونك هاجر سلنجان إما من زين بيستا بلا من تخو من باركم لشوينك بونايا بكيف يقوم تصرف فيه بكم او پارەی کە دێ وەقفە تۆ بۆ منەیەنی ئێستا خۆتۆ لە ناو سیارە بووی وەنە بوو پارشتمان بوات بڕۆ ینی ئەوە ئێستا لەگەڵ جەنابەت سوارمۆنیە ئەوە ئاڵتونێکە وەنیە ئەوە ئێستا هێناوێتی ئەمە بوتی بۆ کوێ نەوێت بۆ غەزە وایە ئێمە نەکرێت بۆ فەقیری کوردستانی سەر بکەم ڕاست ئەمە بەستمەوە ینی لە هاتی ئێوە هەتان بووە پێشتر خەڵکێک هەر بۆ ئێرە بوو ئێرە تەمان نانەجی گومانی تیانە ئێستا و کابرا دوایین داوا پێم بۆ ئێرە من ناتوان بۆ غیرێز لە کاتێکە خۆم ئێستاکە نزیکەی 3000 مناڵی هەتیومان تەجدید کرد 3000 عائلەتی تەجدیدمان کردوون بەخوا پێویستیان بە پارێ زۆر ئەمڕۆ کە لەگەڵ جەنابەتم لێرە ناو سیارەیە 120 عائلە یارمەتیمان داوە بە 120 وەرەقە یەکی $100 ئەرزاقمان داوە گۆشتمان داوە مریشکمان داوە بەخوا من هەرەوەندەم بۆ گرت بکەم ینی ڕێکخراوێکی ڕاستە ئەو ئێستا بارچە زێر لەگەڵ ئەو پارەیە ئەو زێرانە چۆن زێرە ئەیفرۆشینەوە پارەکە زێرە فرۆشینەوە بەس یەک دەردەیەکی زۆر عەجیبم بینی لەم کوردستانە یعنی تۆ ببینە ئێستا پێشەوەی تۆ بێ مناڵێک وتی هاتوون گوارەکەی خۆم دێ بکەم زانیش دەمەستیار بکەم شتێکێکە لای تۆ زۆر سەرنجڕاکێشەکە خەڵکێک ئەو هاوکاریت دێنن شتێک کە زۆر لای تۆ دەبێت مەسەڵەن ئەو نمونەی باس کە من ئەوم بینی کە ڤیدیۆکە منداڵەکە دەڵێ من گوارەی ئەمە چ شتی دیکە هەیە لەو بارەیەوە واللهی کاکە سەران ینی زۆر بەخوا ئێستا بەس ئەمڕۆ ینی نەفەر هاتووە خوا ئەزانێ بە شەرمی ئەکرد دەستی کرە گیرفانی بەخوا 10,000 مێ 5 بۆیەوە هێناوە باشە مناڵ بووە هاتووە باوشی لە سندوقەکە داوە کە ئەنەمە مناڵی غەزەیە ینی خەڵکێک زۆر تەنها بەس یەک ئەڵلقەی هەبوو هێناوێتی هەبوو بەس جووتێک گواری وەڵی باوکو دایکی هاتن وتیان جووتێک گواری مناڵەکانی هێنابوو خێزانەکەشی نەیبوو ئەی خێزانی وتی ئەڵلقەشم نییە بیهێنە بەڵام مناڵەکەمان خەوتووە گوارەکەمان لە گوێکەوتی لە خستەخانە زانیوێتی گوارەکە لە گوێی نییە توێتی دایە کو گوارەکەم توانە دوایی بۆ تەکرین بزر بوو منداڵەکە خۆی نەیزانی ئارەوە شتێکە بوو کاک حاجی داگوت ئەو پارەیە دەچێت بۆ حەماس ناچێت بۆ خەڵکی غەزە حەماس کو نییە حەماس خۆیان شاردۆتەوە بەڵام ینی دەڵێن لێ هەر دەسەڵاتەچیان ماوە مەسەلەن تعامل دەکەن بەڵام قسەیەکە ئەو پارەی بۆ چوو ئەنێری من نوێنەرەکەم ناوی ئەرسەلانە لێ باشە چ عیلاقی بە حەماسەوە نییە نوێنەرێکمانەیە ئافرەتە ناوی هەنایە ناوی غەدیرە ناوی بوتەینەیە ناوی دوو محەممەدمانەیە ناوی ناجی ئەمە نامی خەڵکی ناو غەزەن ئیشەکەن بۆمان حەماس خواخوایەتی مسلمانی وەکۆم کاکە سەرانە یارمەتی بنێرە بۆ ئەو میلەتە تا بتوانێت بەردەوام بێت لە مقاومە حەماس ناتوانێت دەرچێتە دەرەوە نەک حەماس وەکو حیزب ئاس پۆلیسەکان ناتوان دەرچن ئێستا و سیارانەی کە تۆ ئەیبینی خەڵک دێ لەسەر شاحینەکەی و شت ئەدزێ چەکدارن ئەوە چەکداری دزن حەماس کە ئەچێت ینی بۆ نە پۆلیسی ئەو غەزە کە ئەچێت منعی ئەوە بکات تیارە ڕاستیانەدا ینی ئیسرائیل خۆی ڕێئەدا ڕێئەدات ئەو دزانە بخەنە بچەنە سەر و شاحینان تا حەماس بێت لە حەماس بدە
کاک حاجی ڤیدیۆیەک بڵاو بووە کە هەندێک نان و خواردنەدایەنە بە منداڵێک بەڵام دوای لێ وەردەگرنەوە نازم ئەو حادثە ئەو حادیسێت چەند ڕاستەوە تۆ چەند ئەوت بینیوە چۆن هیچ هەندێک باز دەکرێت نازانم گەرسەنە خۆ غەزەش هەمووی سەحابە نییە کاکە غەزەش هەمووی سەحابە نییە زۆر کەسێ بە ناوی خەڵکێک لەوێ خەڵکە لە خەڵەتێنێ تەلەفۆن بۆ تۆ کات تەلەفۆن بۆ ئەمە کات یعنی بۆی پارە بێنێت ڕستمێکی ئەگرێت دوای بۆ کابرای ئەنێرە لێ سێن تۆ چه ڕستمێتر ئەگرێت خەڵکێک هەیە بۆ نمونە ئەگەر ئێمە زۆر حەزەر نەبین بۆ نمونە پارە لە 6 کەس وەرەگرێ بەس لافیتەکە ئەگۆڕێ شەش خواردن ناکە ئاگا لێ یعنی ئێمە ئێستا ممارەسەی باشمانێ مستەحیلە یعنی هیچ شتێکمان لەسەر دەرباز نابێت چونکە ئێمە نوێنەرەکانمان هەر یەکە منتەقەی خۆیانە ناسن کاتەنگۆ متابعی شەکانی خۆتان دەکەنەوە لەوێ ئەو نیە چامان بنوخیم بێکێ بێ ئێستا من بە زۆر کەسم وتووە یعنی حتا برادرانی ئێران کەسی نیشانتمدا لەگەڵ مەجموعەیەکە ڕێکەوتن فێڵیان لێیان کرد مثلەن نەفەر بووە کابرا 6 دەفتەری وەرگرتووە نردوێتی بای دەفتەری ئیشان بۆیان نەکردووە ئەی خۆ بێ بە حەزەروی ینی زۆر ئەمە ئەمانەتە زۆر قورسە ینی ئێستا من بۆ نمونەیەک شتت پێ نیشان بدەم ینی من ئەم شەو لە جەزیرە هەرقەناتی جەزیرە ئەوەی کەین مۆبایلیان ئەو پیاوم بینی ئانووسرا ئەبوو جیاد ئاگا لێ ئەگەر ملاحەزە بکەی ئەوە لە جەزیرە بینی ئەوە لۆگەی جەزیرەی پێوەیە وایە ئاملاحەزەیەک وایە چواردە هەتیوی هەیە چواردە هەتیو هیچ سێ کچی بەس زمانانە تەلەفۆنم ئەوە بۆ کرد یەکسەر حاصلم کرد نامەی نرد ئەوە نامەکەی باس خۆیەکە من چیم کرد بۆ ئەو کوڕم نرد پارەکەم بۆینە $1000 بۆی نرد چونکە هیچیان نەبوو 29 کەسن فەقیرانە بیت لەو 29 چواردەی مناڵی هەتیوە گەورەکە 11 ساڵە قورسەوە زۆر کاگەسەران ئەوە تا یەکسەر دای بە خواردن پارەکەی وەرگرت ئاگا لێ ئەوەتە بۆ میناردۆتەوە ڕسمی خواردنەکانشی نردووە ڕسمی خواردنەکانشی نردوێتە ئەرە وەڵای ئەوە تاگا لێ کاک حاجی چەند دڵخۆشی بەو ئیشانە وەڵی مامە سەرسەران یعنی باوەڕ کە ئەگەر بڵێم باوەڕ ناکەم کەسێکە بێت لەسەر مەرزە بەقەت من دڵخۆش بێت قەت لەوە خۆشتر نییە تۆ کەسێک ینی خۆت بێنە پێش چاوت مناڵێکت برسی بێ خوا نەخواستە ینی توینی بێ ئاوی نەبێ مەسەرەن نەخۆش بێ کەس فریای نەکەوێ ئەو کەسەیەکی فریاکەوێت چەند ئەو کەسەت خۆشەوێت ینی من ئەوەندە حاڵەتەکەم بەلاوە دڵخۆشیە یعنی نازانم ماستەکەم لە بەهشتان بەس لە دنیا ئینشاڵڵا دەچێت بە هەشتیش کاک حاجی شتێکی تر هەبوو لەسەر مەسلەی هاوکاریکردنی خەڵک ئەو کە بابڕێن ئێستا کە حملەکەتان زیاد بۆ غەزەیە تەسیر نەکردو لەسەر هاوکاریکردنی ئەو 3000 زۆر منداڵانەی کە وڵاتانە زۆر تاسیری کاگەسەران زۆر تاسیری کردو یعنی من خێرخوازمان هەبوو جاران پار بۆ نمونە یان پێشی غەزەش کاکاتە پێرار پێش 20 مانگ لەبەر لە ئێستا هەموو 3 مانگ جارێ 2 مانگ جارێ ئاهات 5 دەفتەری ئەنا خۆی تەوزیع کرد معلم ناشی ناسم خۆی تەوزیع خۆیتەوە ئەرە بەخۆ نازانم ناویچێ متکایوت نابێ ئەو بێ بۆی نەمناسی من نەیناسم طبیعیە من مەسلحەتی مناڵێتی مەکان بەداوێ بەس ئەم ساڵ 2 جار هاتووە وتێتی غەزە هی ئەوە نییە کە نەیدەم ئێستا پارەکە بۆ غەزە بۆ غەزانێری ئەرەوە خۆشمان وڵی زۆر زەرون ئەو یەتیمانە فەقیرانەوەندە گوناحن دنیای نەخۆشمانەیە کرێت چیمان هەیە مناڵ ویسەوە مەکتەبە کرێتەوە مانجینۆ لە ئێستەوە خەممە ئێمە چی بکەین بۆ جلی مەکتەب دەبێت ئەوانش لای ئێوە دابین دەکرێت هەموو ساڵی مەدابینمان کردووە بەس ئەم ساڵ ئەبەم حاڵە بڕوە وڵی نازەمەچی دابینکە نە خەڵک معاشیە نە بازاڕەیە ئێوەشی ئەوەی کە ئیمکانیەتێکی هەبووە بۆ غەزە هێنەوە خەڵکی معاش خۆریش هاوکاری دەکەن یانەوە کە زۆر تاسیری زۆربەی ئەمانە حتای غەزش باوەڕەکەی چەندها حاڵت ینی باوەڕەکەی پێشمەرگە بۆ معاشی کامری خۆی هێنەوە پێشمەرگە کە عەرەبە کامل عەرەبە ڕاستە کاک حاجی ترست نییە لەو کارێکە دەیکەی بابڕێن لایانی ئیسرائیل ڕێکخراوەکەتان بلۆ بکەن یان بابڕێن داهاتە ئەو حساب بانکانێکە هاتانە بلۆچی بکەن یان خوانە خواستە ینی بیانوێ زەربێک لە جەنابەت بوەشێنن کە شێکی گەورە دەکەن ئەمەمی متحیدە و دەوڵەت نین پارەمانە بێت لە دەرەوە لە حیسابات بێ و لە گیرفانی خۆمانە بە کوردێکەکە ینی ڕۆژانە ئەینێرین ئێمە تەعامل لەگەڵ حەواڵە ئەەکەین بە حەواڵە حەواڵە خۆ ئیسرائیل لە ڕووی پارەوەی مشکلی نییە بەڵام تۆ بڵێ لە ڕووی ئەمنیەوە نازانم ئەی من ئەمنیان هیچم بۆ ناکرێت ئەوە تا لەگەڵ تۆ سووریەوە دەوان تێکشم بێنێ مەبەستم ینی چونکە لە ئیسرائیل بابرێن لە غەزە یان لە فەڵەستین کەسێک کراونەتە ئامانز ڕێکخراوەوانێکە هاوکاری خەڵکیان کردووە ترسەکردنیە لەوە خۆم داوەدە دەستی خۆ ئەگەر لە پێناوی ئەمیشا پیرۆزە شتێکم لێبێ بۆ من شەرەف بۆ میلەتەکەشم شەرەف
دەکرێت بزانم سامانی خۆت چەندە داهاتی خۆت چەندە سامانم نییە هیچت نییە نابخوا نەبخواانە عرزم هەیە یەک خانوم هەیە بەڕاز هەر باش باست کرد دوێنێ جادکاکەوە لە مەجلیسی هەبوومە کابرا وەڵڵا موسەقفە وایە و حاجی کارۆن چوار وێلێ هەیە مەزرعی هەیە بەخوای کاکە گیان یەک خانوم هەیە 200 مترە لە برایەتیم خوا ئەزانە باوەڕەکەی سیارەشم نییە ئەوە باس ئەوە نییە ینی لەبەرەوەی خانۆکەم یان مەجبورم بیرمە ناو شار یانی سیارەشم بۆ خان و فرۆشتووە سیارەی خۆت نەخێنیمانە هێ ڕێکخراوە دێم باتوچ پێکم بۆ ماڵ باش لەگەڵ سامانشمە بۆ موت بۆچی شەرمەکەم کاکە خی گەورە فەرمووە ما بیناوتی ڕەبیکە فەحەتی یعنی ئەگە سامە بەس ئەو خانە نشینی هەیە کە بۆ کۆر خانە نشینێکی ئەم کوردستانە یعنی من بەس بە ناو خانە نشین بوو ئەوی کە لە پەرلەمان لە پەرلەمان خانە نشین بووە من لە 2010ەوە کە خانە نشین بوومە هەژدە ڕۆژدانە نیشتووە لە بەیانیەوە تا ئێوارە من لەو ڕێکخراوە ئیشمان کردووە کە ئەو کاری خۆبەخشیە بۆ من زۆر مرتاحە یعنی ئەسڵەن لە پەرلەمان بەقەت 105 ئەم شوێنە هیلاک نەبوو پەرلەمانی زیلاکەتیکە نەبوو هەزار زەمەنی ئێمە ساڵێکە داخرا یعنی قەزم ئەوەیە ئەگەر مانی خەڵکێک لێ وڵە خانی نشینەکەی چیە یەکەم بە قانونە دووەمە الحەمدولیلا خەدەماتی پێشترە 10 ساڵتر خدمەم هەیە بۆ نمونە 4 ساڵی پەرلەمانیە و بۆ ئەژیم و من دینارێک کاگەسەنە دینارێک مستەفید نیم بۆ خۆم بۆ ماڵڕێکخراوەکە ئەبەت مستەقانی مافی خۆتە خۆ موچێک شتە بێ مادام ئیش دەکەی باوەڕ بکە 20 ساڵی ڕێکە ئەو ڕێکخراوەمەیە 20,000 دینار نوێنە بردو ئارە بەخۆ زۆر باشە بابەتێکی دیکەی گرنگ کە بوو لەو ماوەی ڕۆژان ڕابردوو ڕوویداویژەوە بووکە لە قابلەیەک تەلەڤیزۆنیدا قسەت بە سەرۆکی تورکیا گوت ئەردۆغان دوای ئەوە پەشیمان بوویەوە ئەم پەشیمان بوونەوە پەشیمان ئایا تۆ ئیفعالت کرد بوو یان پێ دوا بوو کە نەدەبووە قسانە لە مووقیفەکەم بەرامبەر هەموو سەرکردەکانی عالەمی ئیسلامی کە مووقیفێکی هەزیلیان هەیە هەمویان بەبێ ئیستیسنا مووقیفێکی ترسنۆکییان هەیە بەرامبەر ئیسرائیل یعنی هەمووی ئەوێ مووقیفی گەورەترە وایە پەشیمان نیم لە قسەکەم لە مووقیفەکەم بەرامبەر هەر ڕئیسێک هەمووی لای من یەکسانە بەڵام پەشیمانم لە وشەیەک کە وەکو داعیەک وەکو بانخوازێک کە جوێندان نابێت حتى قرآن إشارة فرمي ولا تسبوا الذين يدعون من غير الله أويك غير إخوة عبادتك جوان بومدا إذا الشيطان صار خرابة يك حديث ما نبي غمر جيب بتا بس أعوذ بالله من الشيطان الرجيم خويا بناقل من الشيطان من لو شكم أو ندبأ آزار من مسألة غزية لو شكم يعني توزيع تعبيرك بو من ناشئة أنا والله لا من أو سر كرداني عالمي إسلامي همي بموقفا لدرنجاني بموقفي أو أنا ئێستا ئیسرائیل ئەوەکە بەغەز باشە هەر بۆ ئەوە یەک ڕئیسی بەغیرەتی تیابواە لە هەموو عالەمی ئیسلامیە بە عەرەبی و ئیسلامی یەک ڕئیسی بەغیرەتی تیابواە بەهاتەیەتە سەرخەت ئەو غەزەی ئێستا وای لێنات کاک حاجی زۆر وڵاتی ئەوروپی هەیە مووقفیان زۆر توندە لەسەر مۆزوعی حەساری غەزە و ئەزیەتدانی ئەو خەڵکێک وەکو قسە بەڵام لە وڵاتانی عەرەبی یعنی مووقفێکی ئەوها نابینین تۆ بۆچی دەگەڕێن ئایا بەرژەوەندیە یان یەکەم ئەم غەزەیە ڕووی هەموو عالەمی دەرخست مەجلیسی ئەمەنی و ئێن ئەمریکا ئەوروپا مافی مرۆڤ مافی مناڵ هەمی درۆیە باشە معقولە 18,000 مناڵ کوژرا بێت تا ئەم لەحزەیە کەس خۆی بە ساحیبی نەزانێ تا ئێستاکە یەک کەنیسەیەک بەریکە دوو مەسیحی کوژرا لە ناو غەزە ناو کەنیسەکە ترامپ ئیدانەی کرد قەتەر ئەوە ئیمارات سعودیا هەموو ئیدانیان کرد بەس لەبەرەوەی مەسیحی بوو معقولە 61,000 تا ئێستاکە خەڵک کوژراوە ئەخە چەندێکی بزانە یعنی دابنێت چەند چەکدار کوژرابێ بە ئیحساییە دیارە 18,000 مناڵ 25,000 بەس ژن باشە نزیکەی نازانم چەند 10,000 بەس ئەختیار ئەو دوای گەنجە یعنی باشە ئەم مافی مرۆڤە هیچ نەبوو ئەو ئەوروپا بۆ دەرکەوت فەرموو ئەگەر دەوڵەتێکی ئەوروپی وا بواە وڵاتێکی ئیسلامی لێیدایە نەهمی ناتە سەرخەت وەکو شەڕەکانی عێراق و لەگەر ئەمریکاوان ڕێک هەمووی ئەڵێن بە هاوپەیمانی ئەوە تا مەسەن بەریتانیا کە دەوڵەی عوزمایە وەڵا لێ وەڵە ئەوە خەڵک وا لە برسا ئەمرێ نابێت نابێت قوبول بکرێ ئەڵمانی ئەڵێ نابێت قوبول بکرێت ئێ باش ئێ نابێت شتێ بکە کەس نایکە بە کوردەکەی هەمووی تەسلیمی ئەمریکا و ئیسرائیل بوون زۆر باشە کاک حاجی دەمێ بزانم ئەو کاریگەری لە لەسەر خەڵکی ئێمە دروست بوو لە هاوکاریکردنی خەڵکی غەزە هۆکارەکەی زیاتر لە چ ڕێگایەکەوە بووە میدیایە یاخود خەڵک خۆی وائیرەوە تێدەگایان خیتابی مزگەوتەکانە نانە دیمەنەکانە
دیمەنەکانە ئەو دیمەنانەیە کە یعنی مناڵێکی ئەو مناڵی هێناوەێ گواری خۆمە بەخشم ئەو دیمەنانەیە مناڵێک کابینی کە برسێتی و پێستی بە یسقانیەوە نووساوە هیچی پێوە نەماوە ئەوەیە ئەخ زۆر زەحمەتە ینی دیمەنەکان زۆر جەرێک بڕن باوەڕەکەی کابرا ناسم ینی نوێژ ناکە سەر بە فەرزی خوانادا تەلەفۆی کۆلە حاجی کاروان ئەژنۆم هەڵم ناگرێت ئەژنۆم هەڵم ناگرێت ناتوانم بڕۆم کابرا ملیۆنێرە لەم کوردستانە تەلەفۆن کاری خێرتەگە ئەگەر چووی دێم لەگەڵ تا کارتۆنێک هەڵەگرم بە ئەو ئازاری ناکەم دەرچێت هەز دەکەن حەز بەزەم ئەلێ پارەم داوە بەلێ بەس بۆ دڵم ئەو ناخواتەوە ئەو ئازارا بینم غیرەتم قبول ناکە تۆزانی سەلاحەدینیش بێ ئەو دیمەنەی بینی بۆیە بڕیاری دا قودرە دەستکارکە لە چۆ میسر لە مسر کابرایەکی قبطی کە مەسیحی ئەو کاتیان پێ و دەسەڵاتدار بوون سەری نابۆ سەر پێی مسلمانێک یەک مسلمان دەنجی ناکرد کەس نەهاتە جواب سەلاحەدین دەوێ هاتە جواب و لە کابرای لێدا نازم کوشتیانە بەس مهم لەبێەوە بڕیاری دا و تێبێ قودرە دەستکارکە کورد بە عام ئەو فکرە جوانەیە هەیە لەم بابەتە ینی کورد بە غیرەتە لە مووقیفە کورد بە غیرەتە کە یەکێکە بینێ لێ ئەقەومێ هەموو شتێک لە بیرەکە جلی خۆی ئەبەخشیە ئەڵتونی خۆی ئەبەخشیە بۆیە بەڕاستی من سیفەتێکی جوانە لەم کوردەیە ئەوە با بڵێن ئەگە بێنین بەراوردکاری بکەین لە نێوان ئەخلاق و سیفەتی کورد بەرامبەر بە خەڵکی لێ قەوما و لە غەزە بێنە وڵاتێکی تر لەگەڵ خەڵکی عەرەبات چۆن یەک بەراوردیان وەڵڵاهی مقارنە ناکرێت ئەسڵەن لەگەڵ خەڵکە فەڵەستینیەکە خۆشی یعنی من چەند ڕێکخراوم بینی ئەم هەفتەی پێش لە ئوردن بووم باوەڕ بکە فەڵەستینیەکان خۆیان فەڵەستین کە سوکانە ناو غەزەیە بەقەد ئێمە خەمنا خۆ مخەیەمی فەڵەستینیەکان لە ئوردنی شەر هەیە کاک 150 فەڵەستینی ئوردن بەڵێ لەوێ نایم ڕێکخراویانە بوو دانیشتین لەگەڵیان بەقەد ئێمە بە ئازار نین بە سەراحەت دەوێ پێشیانم وتم من ئەو ئازار و ئاخ و ئۆف و فرمێسکەی لە کووردا ئەیبینم ئەو هیممەت و پڕ لە خەمەی لە کووردا ئەیبینم تەنانەت تۆ فەڵەستینی نیتە میسالێکم بێنەوە جەنابەت سایق تەکسیەکە کابرا برادێک ڕۆژی لەگەڵ سایق تەکسیەکە سوار بوو ئەو سایق تەکسیە وتی من ناتوانم پارە بدەم بەڵام تقریبا ئەوە 20 مانگە من گۆشتم نەخواردوو باشە بۆ لێ خواردبوو لە بەرەوەی کە ئەڵێ وەکو مووقیفێ من ئەڵێ ئەوەندەم بۆ کرێ گۆشتم نەخواردووە کامرا ئیمکانێتی ئەوەندەیە باوەڕەکەی من لە سجنی ئەحداسی گەورە لە غورفەی عیدام و لە ئەبەدیەکانە تەلەفۆنم بۆ کراوەتی ئێمە ڕۆژی پارەمان کۆکرێتەوە خۆ دەزانی سجن لە 50,000 زیاتری نابێ هەبێ پارەمان کۆکرتم خدەی باشی و بەشتان ناکە وتیکای حاجیەگەر هیچ نەبێ ئێمە هەفتەی جارێک یان دوو جار گۆشتە خۆی کابرا سجنە ئیدامەکرێت تۆ تەسەوەر کە لە غورفەی عیدامە ئەوەم بۆیان باس ساکسازیانەی کوردستانی خۆ بەخوا ئەوە مووقیفکە کە ئەوە حیفە ئینسان ینی مەردایەتی و جوامێری میلەتی خۆی بارز نەکە مشکلی ئێمە کاگەرسەران گەورەتر مشکلەمان چییە ڕەمزمان بۆ دروستە بێ ئیشکێری یارمەتی نادەین لی ئەدەین تۆ تەسەوڕەکەی عالەمی ئیسلامی هەمی بە کورد بۆ بەشت تۆ تەسەوڕەکەی ئێستا ئەو تورکیایی کە تۆ ئەیبینی پێشی دەوڵەتی عوسمانی باوەڕەکەی کورد ئەو دەوڵەتی خاص کردووە کورد بەشێک بوو لە دروستبوونی دەوڵەتی تورکیاش لە کاتی ڕوخانێ دوای دەوڵەتی عوسمانی زۆریش بەش بووە ئەروەڵڵا عوسمانیش لە پێشی دەوڵەتی عوسمانی ئەستان ئەگەر کورد نەبووایە جێیشی ئەوروپی ئێستاکە مەکە و مەدینەی تەخت کردبوو لەگەڵ محەممەد ئەرسەلانە شوێنێکی لێ پێوترێ مەلاذ کورد 300,000 جێیش لە ئەوروپاوە هات بۆی هەتا مەکە و مەدینە نەوەستێ کورد بەرامبەری وەستایەوە لەبەر بەڕاستی ئێمە میلەتێکی نانی میلەتێکی بە غیرەتین بە ڕەحمین بە زەین بەڵام ئەو مشکلەیەمانەیە نانی ڕەمز دەناومانە دروست بێت ئیلا لێدەین ئیلا مەسەرەن خۆشمان خراپ نین بۆ خۆمان خراپی شکاک حاجی لەو هاوکارانێک کە تا ئێستا هاتووە لە ڕێگە ڕێکخراوەکەیەوە زۆرترین پارەت چەند بووە کە کەسێک نابی مەسەلەن یەکێک بە دوو جاری 11 دەفتەریانە دوو گەنج بوون بە یەکەوە هاتن 10 دەفتەریان هێنا زۆرەکەی پێرێ یەک لەو تاجرانە یا سەرمایەدارانە هات 7 دەفتەری هێنا خوا خێری بنووسێ کاک حاجی یاسین بوو چکە معروفە طبیعی شەباسکەم چکە پیاوێکی زۆر باشە کام حاجی یاسینەیە یاسینی وەبەرهێنان بەڵێ بەڵێ ئەو پیاوێکی ئازاوە زۆر باسیکە بۆ چی باسی مەلا یاسین مەلا یاسین مەلا یاسین حاجیشە پارەی حەق پێ برێ حاجی حاجی باشترە مەلا یەک کەسی هات زۆر بەنامەوە مهم بوو مارکێت توشتی زۆر هەیە مۆڵێکی گەورەی هەیە لە شارۆچکەیەک لێرە وتی دوکانێکم حەزەکەم پێشکەشی غەزە بکەم
دوکانەکە چواردە دەفتەریان داوە پێم نەمداوە بەس ئێستا بیفرۆشم بە سەریعی لەوانەیە 8 دەفتەر بکە بەس نامەوێ بشکێ مۆڵەکە ئەو جارە تۆ دی 8 دەفتەر بکە ناو ئەو پارەیەوە لە جاتی من نەوەک بمرم تەسەوور نەوەک بمرم من پارەکەت بۆ دێنم ئەرە وەڵڵای موقفی جوان هەیە لەوە کە بەڕاستی باوەڕکە هەندێ مەسئول دڵم نایە ناویان بێنم مەسئول مەسئولی گەورە باوەڕەکەی 25 وەرەقە 25 وەرەقە و 50 وەرەقەیان نردووە ینی بابڕێنی ئەحزابی حکومی حکومی میش دەمیستەوە پرسمیانی جگە لەو خەڵکی خۆمان خەڵکەی ئاسایی ئەوە بەرپرسەکان بەرپرسانی حکوومەت ئەویان نابیانە بەس نابێنە بڵێ زۆر باشەکان حەزی خۆتان هەوڵتان داوە مەسەرەن پەیوەندی بە دەسەڵاتدار بە خاوەن کۆمپانیا دەوڵەمەندەکان بکەن هەڵتان خۆی کردوەتی کارەسەرە هەمووی خاوەن کۆمپانیاکان باوەڕ بکە خۆیان کردویانە ینی باوەڕ کە نەفەر بووە ئەڵێ 100,000 کارتۆن ئەرزاق حازرەکەم بەس ئەرزاق بچی ولی حەزەکەم ئەرزاق بن پارە نەدەم تۆ بەڵام ناچێ ناتوان بینێرن بۆ ئەرزاق لێرە نا بەس لە میسر ئەتوانین بیکڕین لەوێ داخل بێت زۆر باشە باسی ئوردنت کرد منیش ئەو پرسیارم لەلا دروست ببوو کە کاگەرسان نە میسر نە ئوردن ناتوانین لێرە شت بەری ئیلا بێ لێ بکەتەوە قازانجێکی زۆر زۆرەکە هەردووکیان زۆرێک لە بازرگانی پێوە ناکرێەوە زۆریش با نەگەوە تۆ تەسەوڕێکی خەڵکی غەزە کە دێتە ناو میسرەوە لەم ئەیسەستە نەماوە ئەو ڕێوەستاوە نەفەری 50 وەرەقە وەرەگرن ئەرە بەخوا فەقیران ئەو شاحینانە نەفەری 20 وەرەقە بۆ 30 وەرەقە وەرەگرن ینی وەکو گومرگ و ئەوە لەیان ئەستێن ئارە وەک خاوەی خاوەیە لە بابەتی ئوردن تۆ لێ بۆ چی ئیشێک چوو بۆ ئوردن ئێمە قوربانیمان کردبوو بۆ خەڵک خۆتەزانی جەژنی قوربان هەبوو لێرە قوربانیمان کرد بۆ غەزە حیوانەکانمان لە هیندستان سەربڕی گامێشمان سەربڕی بەڵام بۆ 7 نەفەر گامێشێک بوو بە 10 وەرەقە تقریبان نزیکەی بای $5 ملیۆن گامێشەکان پارچە پارچە کرا لەوێ تاوان گۆشتەکەی جیا بۆ لە ئێسقانەکانی بەس نەرمە هاتبوو هێنامانە ئوردن لە ئوردن تعلیب کراوە بۆتە 125,000 قوتیە گۆشت حاضر داخلە چاوەڕێکیان داخلی غەزە یان هێشتا نەبراوە بۆ ئەوێ ئینشاڵە ئەچێت بەس ڕێ بکرێتەوە ئەچێ بەس مشکلی ڕێنیە بەچی بەختەوەردەبی جگە لە مەسەلەی کاری خێرخوازی کە هەمیشە من ئەوم بیستووە کە هەتا خەڵکی غەیرە مسلمان و نەرمەدە ناودارەکان ژیان کە پارە دەکەن بە خێر و بە سەدەقە ئەو شتانە دەڵێن ئەمە هەست بە ئاسوودەیەکی زۆر دەکەین کە ویشە دەکەین تۆ وەکو حاجی کاروان بەچی دڵخۆشی وەڵاهی یەک بەجددی پێ بڵێ من خۆم دوعایەکم هەیە ڕۆژانێم خوایە دوشتم لێ مەسەنەوە یەکەم کاری خێرخوازی چونکە لەوە خۆشتر نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ أحب العبادة أو أحب الأعمال إلى الله خۆشەویستترین کردەوە لەلای خوا چییە؟ دڵخۆشکردنی خەڵکە ئەوەم لێ نەسەنێتەوە دووەم لایانی بانخوازیم لێ نەسەنێتەوە لایانی بانخوازی چییە؟ هەتا ئەمرم بتوانم خەڵک جۆم لێ بگرێت بەجددی ینی وەڵڵاهی کە یەکێکە بینم ئەلێ بە قسەکانی تۆ خوا هیدایەت میداوە یعنی تۆ خەڵک بەرەو ڕێی بەهەشت بەری ئەو دوانم لێ نەسێنێتەوە بۆ دوانە زۆر بەختەوەرم زۆر دڵم خۆشە بێ یعنی سێمین شتش ئەوەیە کە بتوانم لە عیبادەتەکانی ترمە تەقسیرم نەبێ ئەلحەمدولیا لەوەشە خوای گەورە یارمەتی میداوە ئەو سەرقاڵ بوونە بە کاری ڕێکخراوی خێرخوازی لە مەسەلەی بانخوازیەکەت پاشەکشێ پێ نەکردووی تا حدێک ڕاستەوەش ڕێگاری شتێکا منەو پەرلەمانە نەهێشت باشە پیاوتی عیبدارە بێ من 10 ساڵە خەریک ڕاستکردنەوەیشی پەرلەمانە باوەڕێکی ئەو 10 ساڵەوە ئەم چەندێکەوەنی بزڵ تقریبا 8 ساڵ زیاترە ینی بەرەو 10 ساڵەچی چکە لە پەرلەمان کاگەر سەلان تۆ ئەبێ قسە بکەی ئەبێ نەقد بگری لە دەسەڵات لە حیزبی دەسەڵات یەکاکەوەش نایەنگری و حیزبانن یەکە قساکی جوێنی پێدەن یان لە ئاستی خۆت ڕازی نەبووی لە کاری پەرلەمانی من لە کاری پەرلەمانی ڕازیم بەس ئەو وەگوتم لەم وڵاتە پەرلەمانی وڵاتە فەرقی لەگەڵ عالەمی ترە یعنی من تەوقعم ناکرد مەسەلەن ئەمە لەم بچمە پەرلەمان ئیشی خەڵک ڕاپەڕێنم یاسای باش دەرەکەی و الحەمدە دەستمانە بووە بەڵام هەم وەزعی سیاسی دروست بوو ئیتر بوو بە شەڕە دەنووک و شەڕە قسە و شەڕە حیزب ئەمی تێکچوو ئێمەش تایە عیبدار بووین ئاریا خەلقت کردومە ئەوڕۆ چی ئەوە قەت ئەوەندە نەهاتووی ئەوە یەکەم جار ئەوەندە شانسی منە ئەوڕۆ جد وتم لە عەبسێتەوە پێت گەیشت گەردەن وازەکە
تەلەفۆن ممنون بڵێن بەزن لە نامیق نات جوانترە وڵێ زۆر باشە بەرامبەر بە بەختەوەریە بەچی بێتاقەت دەبی کاک حاجی ینی ئەوەی کە بێتاقەت دەکات چییە؟ وڵی مام ستارسەران ئەوە تاوان ئەوە ئیشی ئەمڕۆیە لە غەزەوە دێن هەست هێشتا نەم کردوێتەوە کە خەڵکە لێ ناگە ئێستا کردن ساعت چەندە 5:33 نیە ئێمەش ئێستا تقریبا کاتەکەمان و کاتەیە ئەو نیو ساعت باشە گەر نەگەیشتەوە خەڵکە چیم بۆ نیە لە قوم فالچی نیشت بۆ ئەو شتانە بڵاو دەکەنەوە ئێوە ئەوەی خۆتان هەیە سوشیال میدیای خۆتان ئەوە عەلەمی کوردستان نیە باشە ئەوە قەزدم ئەوە خەڵکە لێ پارەکە ناگەی ناگەی هەموو شتێ ڕۆژانە چییە چی و پرسیارەکە لێم پرسیارەکەمەوە بەرامبەر بۆی کە بە کۆمەڵەشت بەختەوەری بەچی بێتاقەت دەبی بە چ خەمبار کاگەر سەلان خەڵک لێشتی بێتاقەتم خەڵک ڕقی لێمە بێ بۆ لەبەر خۆم بێتاقەت نام من ئێستاکە ئەوەندە دڵم بگەڕێی دڵم بە کام زەڕەبین بە قوتە باشە واللهی بگەڕێ ئەوەندە ڕقی تیان نادۆزیتەوە بەرامبەر هیچ کەسێ و ئێستش نازانم چێ ینی ئەوەشی ڕقی لێمە نایناسم بەس کە پێم ناخۆشە جوێنم پێ ئەدەن و پێم ناخۆشە ڕقیان لێمە بێ لەبەر سەبەبێ یەک دنیا ئەم ژیانە بە ڕق و جوێن زۆر عیبە دوو لەبەر ئەومە کە ئەو ڕقی لێم بوو جۆم لێ ناگرێ ئەنی جۆم لێ ڕقی لە خەڵکێکە بێ کە ڕەمزێکە بۆ ئەم دیندارێ بۆ نمونە سێ یعنی چاکەی ئەوم بۆ دێ ئەنی ئەو بۆ خۆ یەک لە مشکلەکانە خەڵک ئاگەی لەم بابەتە نییە بۆرە ئێستا من ئەمڕۆ تەشبیه نەوێت دوور لە جەنابەت 50 جوێن بە تۆ بدەم 50 قسەی خراپت پێ بڵێم 50 چاکەی تۆ بۆ من دێ 50 گوناحی من بۆ تۆ دێ ئەوە ناخۆشە ئەلەوە زۆر زۆر بێتاقەتە من بەڕاستی پێ دوای خەڵک بۆ چ ڕخیانە تۆ پیاوێکی نازانم ئیش دەکەی بۆ خۆیان نازانم لایەکی ئاینی گرتووە ینی ڕێگە زەرەرت بۆ کەس نەبێت جگە لە چاکە ئەوەی کە ڕقی لێم بۆ مەسەن پێم وتووە مەسەن جوێن ئەلم کاکە تۆ منە ناسی هاتی لەگەڵ من یعنی تۆ تەسەور کە ئێستا چۆن بەرنامەیەک تێ لەم ئەوەی بەرنامەکەی تۆ ناوی چییە کە تەکسی یعنی دوور سی راپۆرتم بینیوە راپۆرت بە سوورە هاتۆتە ڕسمی سیارەکە مەگرێ و کاتی سیارێکی ماچیسمە بوو هەشتا وەرەقم لێزەرەر کرد بە هەفتا وەرەقم دایە ئەلێ ئەها سیارەی ئاخر مۆدەلیەیە یعنی تۆ ئەوە کابرا بختیانت پێکە ئەمجان لە دوورەوە کابرا ئەدناسێ ئەی بیستوێتی حاجی کاروان وایە بەڵام نایە تاکید کە بزانە وایە نانی ناکرێ مەسە من باسی خراپەی تۆ بکەن هەلە خۆم ڕقم لێت بێ وەرە تاکید کە بزانە وامیان نا یان بزانم پێتەڵێ ئەو بۆ خۆی ئەیخوا ئێدە وەرە پرسیار لە من کە بزانم پارەم خواردووە بۆ نمونە بەبێ بەڵگەشت سەدەکەن خەڵ بەبێ مەسەلەن نازەمی تەر بۆ خۆی وەڵای قسەی ئەنتیکاکەن بەس تەبیعی من ڕاهاتوو من بەش بە حاڵی خۆم کاگەرسەن ینی ئەوە لە 93 لە ناوم کاری خێرخوازیە ینی ئەم میلەتەی ئێمە پێشی نەوەتەکان لە دنیایەکی ینی نیزامی باسی زۆر خراپە پەروەردە بن بێ عەلام زۆر خراپ دوای ئەوە دوای نەوەتەکان ئەو تا ناشکوری نەبێ ئەو حزابانە تا ئەمڕۆژ جوێن بەیەکەدا واللهی لە حملەی انتخابیە شەرمەکەی جۆ بگدەشتە لە سەرکردەکان ئەو جوێندان و ئەو دروستکردنی کەلتوری ڕق و بوغزە تاسیری لەو میلەتە کرد باشە بانخوازەکان و پیاوانی بابڵێن مامۆستایانی ئاینی و مینبەری مزگەوتەکان ڕۆڵەکی ئەوتوان نەبوو لەوەی کە بتوان ئەو ڕق و چینەیە کەم بکەنەوە ئەو گیانی تەبای و خۆشەویستی جار وایە هەندێک یان بە پەنجەی دەست ژمێندرێن لەو مامۆستایانە کە ئێستا تۆزی خەریکە باشتر بن خۆیان بەشێک بوون لە دروستکردنی ئەوە مینبەریان بەکارێناوە بۆ قسەوتن بە یەک سرعکێ لە ناو با بڵێن تەوەجوهاتە جیاوازەکانی ناو ئیسلامیش لە کوردستان ینی خەتە جیاوازەکان خەریکە باشتر بێ الحەمدولیلا ئێستا لە جاران باشترە توانی بڵێ تۆزێک بەرەو باشتر چۆ لەخوا بە زیاد بێ بەڵام وەگوتم ینی ئەو کەلتورە لە ناو ئێمەیە زۆر خراپە زۆر خراپ چی بکرێ باشە پەروەردەی جوان پەروەردەی دینی پەروەردەی ئیمانی پەروەردەی بەهاو جوانەکانی کوردەواری خۆمان کە هەڵقوڵاوی ئیسلامە ینی ئێمە مشکلەمان لە پەروەردەیە بەس خەریکە بەسای ئەم مۆبایل و شتەوە ئەو پەروەردەیەش کە جاران بە تەمابووین ئەمەش نەوێنێ ینی ئێستا وای لێ هاتوو مامۆستا ناتوانێت لە مەکتەب مناڵ پەروەردە بکە و ناتوانێت تۆ بینیتە ئەو مەکتەبە ئەهلیانە ئێستاکە سەدات چەندی مناڵ لە کوردیش نازانێ یەک عرف و عادەت نازانێ لە سەعات حەوتەوە ئەی خەسێن لەناو مەکتەبێکەوە سەعات 5 ئێوارە دێتەوە قوربەسەر مناڵێکی ابتیدایی سیستەم بەناو ئینگلیزی و ئەست و ئەساسی نین ئەوجا قەزمەوەی ئەو پەروەردەیە سەقەتە
ئەبێ بە پەروەردە مناڵ باشە بێت تا جیلێکی باشتر دروست بکەی بەڕاستی. کاک حاجی ترسەکە ئەوەیە جیلی داهاتوو خراپتر بێت لەوەی ئێستا ینی هەمیشە ئەو قسە دووبارە دەکرێتەوە تۆ ڕای چێ لەسەر؟ وەڵای منیش ئەترسێم بەڵام ئینشاڵڵا دنیاش بەبێ کەسی باش نابێت ینی بەتاڵ نابێت لە کەسی باش و ئەو خەڵکە باشە خەمخۆرە هەر خەمخۆرە. ئێستێمە من چەنەها مەدرسەی تەحفیزی قورئانمانەیە، چەنەها مەدرسەی پەروەردەمانەیە، خەڵکی تریشەیەتی بای خۆی وردەوردار دروستە بێ. بەڵام ئەمە ئەرکی سەرشانی مامۆستای مەکتەبە بە دەرەجەیەک و مامۆستایانی ئاینیە و هەمومان بەڕاستی کە نێڵین ئەو جیلەی گەورە ئەبێ ینی لە دەرەوەی بازنەی ڕوحی کوردبوون و ڕوحی ئیمانداری گەورە بێ بەڕاستی. خۆت چەند منداڵەتەیە کاک حاجی؟ دوو کوڕ و دوو کچ سییانە چوونەتە ڕێخۆی محەممەدیش ماشەڵڵا پیرم لە مێژە لەگەڵ ماڵی خەزوران بین چۆنە مامۆستا ساڵ ئەوە نین ئەمە گورا دەروای لەگەڵ هەمویان لەگەڵ زۆر کاکە دەبێت ئاگاداری خۆت بی. باسی مامۆستاشت کرد بەبین مامۆستا جەمیلی خاڵی خۆش بێت پیاوێکی پایەدار و مامۆستایەکی گەورە بوو لە کوردستان. چ نسحەتێکی ئەوت لە بیر ماوە تۆ پەیوەندێکی باشتە بوو لەگەڵ ئەو پیاوە؟ مامۆستا جەمیل ینی لە ڕووی عیبادەتەوە من زۆر عینم لێ وەرەگرت ینی شەو نەبوو شەو نوێژنەکە کە بۆ من ئیلهامیە بوو ئەو بابەتەی. دوام لە ژیانە بەس خەمی دینی بووە، بەس خەمی ئەو خەڵکەی بۆ فێری قورئان و فێری دین بێ. ینی بەجددی هەموو جا ئەوێت قەت نەکەن خۆتان بفرۆشن بە دنیا تەواو ئەوێ ینی نەکەن نیەتتان بگۆڕێ. ئەو بالفعل من ئەلحەمدوللا چەنێ پێشی مامۆستاش و دوایمان ناسین مامۆستاش ینی ئەلحەمدوللا هەروە بووینە. بەخوا من ئەگەر بۆ ئەم ئیشەکە گەر سەنە خۆ ئینسان ئەگەر چەندێ دەربچێت چەندێ خەڵک بیناسێ چەندێ خەڵک مەتحی بکە ڕەمزێکە. بەڵام بەخوا یعنی ئەگەر بە زەڕەبین بگەڕم نیەتێک نادۆزمەوە لە دڵم بۆ غەیری خۆ. من نیەت زۆر موهیمە لە ئیشە. با ناودارترین کەس بی، با پایەدارترین کەس بی، با پارەدارترین کەس بی، ینی ڕقم یەک بی، بەڵام وەڵڵاهی بۆ خۆی نەکەی بەدەستی خاڵیەوە چیتەوە لای خۆ کە ئەوە ماڵوێرانترین شتە. زۆر باشە. گوتت لە ساڵی 93 خەرێکی کاری خێرخوازیم. ئەگەر بێت و حساب بکەین ئەگەر داتایەکتان هەبێیان حساباتێکی خۆتانە بێ تا ئێستا دەتوانین بڵێن چەندتان بەخشیوە کۆتان کردێتەوە بەخشیتانە یان ئەگەر بە مەبلەغ بێت؟ خۆی ئەگەر من لە ڕابیتە بووم لە 93 هەتا دەوری نهایەتی 94 و ئەوانە 4 ڕادیۆماندانە یعنی ئەوە ڕابیتە حیساباتی حیساب ناکرێت بە مەلاین دۆلار چکە مزگەوت و بیر و مەکتەب و چی و خەستەخانە و ئەو ڕابیتار هیچ. بەڵام من بۆ خۆم لە 95-6 بەرنامەی خێرخوازیماندانە لەو کاتەوە تا ئەمڕۆ حیسابیکەی لە 95 بۆ 2005 چەندەکە 30 ساڵ دەکات. 30 ساڵی ڕەبق باوەڕ ناکەم ئەو 4 ساڵی کە لە ئەڵمانیا بووم ئەو ساڵانەش لایکەم $10,000 نردووە. ینی ئەو 4 ساڵە لایکەم ساڵی هیچ ساڵێ لە ملیۆنێ دۆلار کەمتر لەم دەستە فەقیرەوە نەگەیشتە خەڵکی لەوە کەمتر نەبوو. 30 میلیۆن دلار پیدا کردو بۆ فەقیر. ئەو جاش ئەڵێن بۆ کوردستانی چی نەکردو. ینی تۆ لە ئیشکاری خۆتان رازین بەرامبەر بۆ ئەوی کە بۆ خەڵکی کوردستان دەیکەن لە ئەوانەی کە باڵێن بێ سەرپەرشتنەوە منداڵی کە بێ باوکن ئەوەی ئیمکانیەتی هاتوۆتە دەستی من بە بۆندە بۆ رازیینی. بەڵام من ئەڵێم ئەگەر خەڵکێکی دەوڵەمەندی ئەم کوردستانە زیاتر پشتگیری ئەمەیان بکردایە باوەڕکە من خاستن طبقەی مناڵی بێباوک نایەڵم فەقیر بن. ئەرەوە پلانت چییە حاجیجان؟ ینی پلانی داهاتوو چییە؟ دەتەوێت بگەی بەچی ڕاستە ئێستا مەسەرێ غەزە ڕەنگە قۆناغێک دابێت کۆتایی پێبێ یان حەل بێت. پلانی تۆ چییە کە تا ئێستا جێبەجێت نەکرد؟ یەک لەو شتانی کە ئاواتمە پێشی مردن وەسیەتی شەکەم بۆ کەسانی کە گویان لێمە وەسیەتەکە لەو بەرنامەیەکەی. بەڵێ ینی ئەگەر هەتا من بابێتم بینایەکمان نەبێ ناوی بنین بینای دارولئەیتام ماڵی نازداران ئەو مناڵانە تایە پەروەردە بن تایە گەورە بن و محتیاج نەبن. بەڕاستی ئەوەم نەبووە تا ئێستاکە زۆر دڵم پێخۆشە وەکو مجەمەعێک بکرێتەوە کە ئەو مناڵانە هەست بەبوونی خۆیان بکەن ئیحتیمامێکی تایبەتیان ئەدرێتێ. ئەگەر منیش مردم بە هەر کەسێک بۆ خۆی بە دوای خۆی بیکە ئینشاڵڵا. زۆر باشە کە باسی ئەو بابڕێن منداڵانت کرد لە کوردستان ئەوە هەیە بابڕێن حکوومەت جێگای هەیە بۆ کەمە دەستی هاوکاریتان دەکا بە ئەوان بۆ سەر ئەوان زۆریشیان بێ منە خەڵکی زۆرە چێ بۆ ئەوێ
حکوومەتیش ئەینە زۆر مشکلیان نییە ئەوێ الحەمدولillah و عەدەدەکەش زۆر نین بەڵام من باسم لە عامە دێ تۆ لە شارێکە ینی خۆ لە کوردستان ئێستا ئەگەر حیسابی بکەیت لەوانەیە هەر 6,000 عائیلەی بێباوکە بێ کە مناڵی هەتیویان مناڵی یەتیمی بێباوکیانە بێت ئەم 6,000 لەوانەیە 2,000 مۆزەف بن پێویستیان بە یارمەتی نەبێت بەڵام 4,000 عائیلەی یەتیم لەوانەیە بە معدەلی بێمەعاش بن هەماڵ بووە کرێکار بووە سایق بووە ئەوانە حیفە تا ئێستا حکومت نەیتوانێ و موچەی بۆ بڕێتەوە ینی ئەگەر ئێستاگە ئەمە معاشیان ببوایە من چ پێویستم بەوە بوو ئەو کاتە ئیشەکەی خۆمە گۆڕی بۆ نەخۆشێک پێویستی بە عملیاتە وە نییە ئێمە تا ئێستا کاگەر سەران نزیکەی تا ئەم لە حزەیە دەوری ئەین تقریبان 200 خانومان کردو خانم ئەمە ئیش نییە بۆم کوردستانە ڕەنگەتانتوانی بێت شتەکانی خۆتان بە باش بگەین نە خەڵک گەیاندومانە بەشێک زۆرجار لە میدیا دەبینی خەڵکێک وەکو دژایەتی باسی کاری ئێوە دەکەن مەسەلەن جوێنت پێداری تۆ بۆ یارمەتی کوردانی ڕۆژ ئاوا نادەی باوڕەکەی بە هەر سێ ڕێکخرامان من هانا ڕابیتە باوەڕەکەی لای کەم لەوەتی ئەزمەی کوردی ڕۆژ ئاوا هەیە کە ئێستا الحەمدان خەریکەوان نەبێنە خواب بکەیت نەبێتەوە لای کەم 3 ملیۆنی بۆ 4 ملیۆن دلار بە هەر سێ حاڵەتەکە سەرف کراوە یەکەم ئاوارەی کاتی داعش بوو کاتی ئەوە بوو حکوومەتی سووری بوو و نەبوو دووەم داعش بوو سێم بوو مەلەرزەکە بوو هاوکاری لای کەم 4 ملیۆن دلار بۆ کوردانی ڕۆژئاوا پێدوانێ نەتانتوانیوە با بڵێن کارەکانی خۆتان مارکتینگێکی ئەلامی باشی بۆ بکەن کە خەڵک بزانێت کە لەوێ ئەو کارەتان بازکردن کولی مشکلی ئێمە خەڵک و دقەی بینێ لەبی دەچێتەوە ئێستا بەس ئێستا تەبینێ ئەوە مشکلێ میلەتی ئێمە تۆزێک مشکلەیە مشکل لەوەیە تۆزێک زوو لەبی دەچێتەوە ینی ئەبێت زایتر بێنیتەوە بیری زۆر باشە کاک حاجی من دەتگەینەوە بەردەم ڕێکخراوەکەی خۆت دەمێ خەی نامنش با وەکو هاوکارێک بێت دەمێ بزانم قسەی کۆتایی مشکلە نیە با تەکسیش بە تەکسی بەشدار نابن لە کارەکانیەوە دەویست بزانم قسەی کۆتایی چیە لە پرۆگرامە ماوەستاسەران ئەوانەی ئەهلی خێر و ئەهلی چاکەن ئەهلی قیەم و ئەخلاقن لەم کوردستانە ئەهلی ئەوەن کە ئەم خاک و وڵات و نیشتیمانە بە خاک و وڵات و نیشتیمانی خۆیان نەزانن دەستبەرداری چاکە نەبن دەستبەرداری یارمەتیدانی یەکتر نەبن دەستبەرداری بەها جوانەکان و دین و ئیمانی خۆمان نەبین ناکرێت چاو لە خەڵکێک بکەین کە ئەم وڵاتە یعنی بە وڵاتی خۆیان نازانن گەندەڵی تیاکەن واریداتی ئەبن ناکرێت ئێمە لە جیاتی خۆشەویستی و حب ڕق بچێنین ناکرێت لە جیاتی ئەوەی یارمەتی یەکتر بدەین و پشتی یەکتری بگرین پشت لە یەک بکەین ناکرێت خەڵکی خراپ ڕێڕەوی کوردایەتی بوونمان و باشە مسلمانێتی بوونمان لێت یەک بدا ناکرێت ئێمە ئەو ڕق و چینەیە کە خەریکە لە ناو کۆمەڵگەی کوردەواریە ببێتە کەلتورێکی خراپ نێڵین بچێنین ئەمە ئازایەتیە نێڵین جیاوازیەکانمان چ سیاسی بێت چ فکری بێ لە یەکمان بکات ئەوە ئەساسە خی گەورە وڵاتەمان ئاوادام بکاتەوە تەنها دوعام بۆ بکەن خوا ئەوەی کردومە لێمی قبول بکاو لە بەهشتی یەکتر ببینینەوە ئینشاءالله هەمیشە موفق کاک حاجی زۆر خەڵکێک پێم وایە خەڵک دوعات بۆ دەکەن بە ئاخر شتەوە لێ پرسم خۆشترین دوعات چییە کە خەڵک بۆتی کردبێ و پێت گەیشت بێ و زانی بێت کە خەڵکێک ئەو جۆرە دوعای بۆ کردوی ئەو ئەری غەزە ئەڵێن یەک دوو دوعا زۆر خۆشە یەکێکیان جارێ ئافرەتێکی خاوەن 5 هەتی و وتم تخوا زۆر دوعام بۆ بکە تۆ دوعات قبوڵە وتی ئینشاءالله شەهیدە بی شەهیدی لای ئەمە زۆر عەجایبە دوو حەزەکەی شەهید بی گەورەترین ئاوات ئەوە یەک دووەم ینی خۆشترین دوعا ئەوەیە ئەوان ئەڵێن الله يعطيك لحد ما يرضيك يعني خوا ئەوەندەت بداتێ لە حتا ئەو حدەی کە ڕازی دەکەن ئینشاءالله بەدڵی تۆ دەبێت کاک حازم زۆر سپاس دەکەم کە ئەمڕۆ میوانی ئێمە بی لەو پرۆگرامە و گەشتێکی خۆشمان کرد بە زۆر سپاسانەکەم ئینشاءالله موفق بیت ئەو ببێ پارێزمان قسەم کرد کاکە ئیشەکانی تۆ بخێر خوازی نییە باوەڕکە الحەمدولillah مامۆستاسەرە من لە ژیان لەوەتی ئەم کاری خێر بەختەوەریە ئەەکەم دینارێک ئەوە هیچ خێرخوازیەکە نە شەریکی ئەمرا پێمیان وتووە بەخوا مارکێت پێمیان وتووە کە بەناو ئەوە دایبرێم ناوەکەی منی تابێ نەم کردووە دینارێکم بۆش پێیان نەکردووە چونکە ئەوە هی خوایە نامەوێ بۆ دینیا بەکاری بێن لیکەمەوە دەستان خۆش گەلێک بەخێر بێت زۆر سپاس یاخۆ موفق بیت
بینەرانی ئازیز پرۆگرامی ئەم جارەشمان کۆتایی هات لەگەڵ بەڕێز حاجی کاروان بانخوازی ئاینی و هەروە سەرۆکی ڕێکخراوی بەختەوەری کە خۆتان بینیتان بەرنامەکە زیاتر قسەکردم و لەسەر کارە خێرخوازیەکانی ئەو پیاوە و هەروە ڕێکخراوەکەی و ئەو پرسانێکە پەیوەندیان بە کار ڕێکخراوەی و کاری خێرخوازیەوەیە تا پرۆگرامی داهاتوو کاتێکی خۆش.